کاک دکتۆر پێم خۆشە یەکێک لەو کەیسانەی کە زۆر سەرنجی ئێوەی ڕاکێشاوە لە کاتی دەستنیشانکردن یا خودت چارەسەری پێدان لە نەخۆشی ڕەبۆیە پێم خۆشە ئەگەر باسی بکەن بۆمان. وڵی چ بڵێم نەخۆشیە زۆرە ئەوانەی کە بەس ئەوەی کە زۆر مە بڵێن کاریگەر وی نەخۆش هەبووە فترێکی زۆر فەقیرە سەردانی زۆر دکتۆری کردیەوە ئەم لا ئولای کردیا کە دەستنیشانی نەکرایە کە ڕەبووی هەیە بە شتی دیکە چارەسەر کرایە بەداخەوەی دەرمانێکی زۆری وەرگرت بوو با بڵێن علاج با بڵێن پشکنینێکی زۆری لە بۆ کرابوو بەس الحەمدوللا ئەمە دەستنیشانمان کرد و بەیەک بەخاخی ئێستا الحەمدوللا نەخۆشەکە کۆنتترۆل و هیچ کێشەیە نیە طبعا ژیانی هەموو لێ تێکدا بوو نەخەوی مابوو نەخواردنی مابوو یان نەدەتوانی ئیشی ڕۆژانەی خۆی بکە ئەوە وەکو حاڵەت یەکەم حاڵەتی دووهەم کە بە پێچەوانەکەی نەخۆشە بووە یەک علاگە دەرمانی بەخاخ و دەرزی و حەبی وەرگرتێ کە ئەوە نەخۆشی ڕەبووی هەیە بەڵام الحەمدوللا کامە پشکنیمان لەبووی کرد دەرچوو کە ڕەبووی نییە بەڵکو حاڵەتێکی دیکەی هەیە کە نەخۆشیەکانی سنگ و هەناسە و چارەسەرمان لەبۆ کرد الحەمدوللا هیچ کێشەی نەما. زۆر چاکەم.